इसके लिए हर खुला है वर्ग Böyle tutuyoruz.
Hadi. Var mı kafa?
Otia, o Nelson. Oh, está في مقعدة كلها. شخص الورد. Hey! Kom maar! Kom op! Goed! Goed gedaan! Volgende!
کسی که اگه دم من نشان دیده دن کسی زاکی بلوغنجی شده دیگه بخواه دانه خیلستان دیده دقیقه 22 Aynen. Hey! Kom maar! Kom op! Goed! Goed, ja!
Dedim abi, şaşla kabul işte. Biz de kabul.
Dougie! Hey! Kom op! Kom op! Goed! Goed daar! Volgende!
Ha, çekil. Açma. Bağlı. Devneydi iş bir. Herkes bu konuda bakıyor. Yeah.
Güzel fişiğine de. Hey! Come on! Come on! Hadi var gire. Bravo. Star TV. Ganiş ne işlaka? Ganiş ne işlaka? Hadi kalın.
أبدا وخير. Nasıl dedi?
Bery. Jakie syreny. Już mogę czekać. Zobacz. Louis! Hey! Kom maar! Kom op! Hey. Holy cow. Jest dobrze. No pomóż mi to. Lido, zaraz pójdę w skutku.
Kağıtısın ki düşük kapara. Nereye? Aleykümselam. إذا قوم أمن بمدود الجدال بعد برا اشتيا لازم مقصد بدار يستاهل سوزان كتير قديش عندنا نصيب ولا نصيب ولا هذا هذا اللي ساعته كذا موجود زاري هلستينا رقم يلاقي كده Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar! هتيجي رقم يلاقي Belediye
Diğer ikisi penaltı değil mi?
Ozi ya. Ama hiç kreatif diyorum. Feiriydi. Ay şaka yapıyordum. Umarım bozulur görünüyor. Estağfurullah troşalar. Sizde bir Eğer esi bedeli olay zor rahat. Avatar'daki taze atıyor çarpı şaka. FPV abi. FPV yani zor rahat oluyor. O iş rahat. Arkası bir seri de var.
Siyaka. Sergi evet 4'te 3 sergi. Istedim ben sergi.
سار 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 عجلته ولازم نقعد زلينا كل مجتوى وبيصعد لك اخوان قوم فيك وردني والله هذا كله كون جلت نيدي يا زلمه يقدر قمع ويزفر هو ده كافر صادق staccati nel ricevere.
خۆیان سەر بەکراو ڕوودا دەبی شاس بی باشە باشە تبعات آخر هزمية مقيد بن كورة الدولة پێشەکی بەناوی خۆی گەورە میێرەبان خۆتان دەزانن یاری یەکەم یارێکی قورسە خاصن لەگەر فەریقێک و پێشمەرگەعنی فەریقێکی زۆر باشە موسڵ منافسە لەسەر دەوری دەکا ئەو شتێکی زۆر ئاسە نەبوو بوو ئێمە بینە ناو یاریگە ئێمات بوو سێ خاڵ یاریەکە بەڵام هەندێک دێزار خۆ تەوفیقی نادا و فەریق هیچ قوسیرێکی نەکرد یاری خۆمان کرد و الحەمدولیلا دوو گۆڵ بە یەک گۆڵێک خۆتان بینیتان بەجازە گۆڵی لێمە کرد بە هەڵی فەردی خۆمان و وئیشەڵە لە یاریەکانی ئێستا سەرەتایە لە یاریەکانی دادا دەتوانانی تعویز بکەن ناو یاریگای خۆمان ئیشەڵە دەبینیانە ئاکرێ لە پێش ڕێزەکانی پێشەوە ئیشەڵە وڵا پێشەوە دەبێ کا حوسێن دەکشرینی ناوە لێرە ناشۆ وڵا بە شێوەیەکی گشتی هەموو یاریەکان بخاستن لە بیدای زۆر زەحمەتە ئەم زۆر جاو قسەی دووبارەم کردەوە لە بیدایەتی یاری هیچ یاریەک زایف نییە هیچ فەریقێک ینی ئاسانیە لێ بێەوە بە دلیل ئەوەش ئاکرێ ڕاستە یەکەم ساڵتی کە پاش دەرجێک هاتە ممتاز سەرێشێکی زۆری بۆ دروستکردین بەس ئەلحەمدولیلا توانیمان هەرچەندە دەکرا لە شۆتی یەکەم گۆڵ تۆمار بکەین بەس لە کوڕەتی سابتە کە بێتەرکیزی یاریزانەکان یان لە خافری یاریزانەکان ئەو گۆڵە تۆزێ تاخیری کردین بەڵام ئەوەی جێگای دەستخۆشی بوو لە شۆتی دووەم توانیمان لە وەختێکی باش گۆڵ بکەین چکە وەختە مساعد بوو بۆ ئەوی گۆڵی دووەم بکەین هەرچەندە ئاکرێ لەوانەیە لە ڕووی بەدەنیوە تۆزێ سەر ئێشەی بۆ دروستکردین بەس دووبارە دەکەمەوە یەکەم یاری زەحمەتە هەدەفی هەموو لایەک ئەوەیە کە سێ خاڵ بەدەست بینین الحەمدولیلا توانیمان تەحەدەکی زۆر هەم لە یاریەکە یعنی وەکو ئەدایەکی باش هەمیش وەکو نەتیجەکی باشش